ما خلق الله كان حتى تعمل لك يا أوتار كل ما قصتهم والله إيش بين مقلي ساكنة أنا أجلسوا يشوفون ضد أخلاقي يشوفون ضد أخلاقي ئەم کارەمان وەکو پێفۆرمانسێک ئێمە پێشکەشمان کردووە دژی هەموو ئەو تاوان و پێشەرکاریانی کە بەرامبەر مرۆڤ ئەکرێت ئێتر چ ژن بێت چ پیاو بێت چ مناڵ بێت هەر کەسێ بێ مرۆڤ بێجیاوازی هیوادارین لەم ڕێگەیەوانێ بەرچاوڕوونیەک بین بەو کەسانی کە توندوتیژی بەرامبەر هەر کەسێکەکەن ئێمە مرۆڤین مافی ژیانمان هەیە وەک هەر کەسێکی تر و پەیامەکەمان زۆر ڕوونە داوای ئەواکەین چیتر بە هیچ شێوەیە توندوتیژیمان بەرامبەر نەکرێ و دژی هەموو ئەو تاوانانین کە بەرامبەر کە بە هەر مرۆڤێک ئەکرێ و بە تایبەتی ژنان هیوادارم پەیامەکە گەیشت بێت و ئیتر ڕابگیرێ لە شوێنێکە ئەم توندوتیژیانە هونەرمەندان هەمیشە پێشەنگن و هەموو وڵاتێ بە هونەرەکەیوانێ ناسراوە ئێمە ئەتوانین لە ڕێگای هونەرەکەمانەوە پیشانی بین کە چیمان بەرامبەر ئەکرێت و چیمان پێ ئەکرێت و کە ڕێگاش بدۆزینەوانە بەرامبەر بەو کەسانی کە توندوتیژیمان بەرامبەرەکەن کە چی نەکرێ هونەر ئەتوانێت هەموو پەیامێکی جوان بگەێنێت هیوادارم پەیامەکەی ئێمەش گەیشت بێت و دژی هەموو ئەو توندوتیژیانین کە بەرامبەر هەر مرۆڤێک ئەکرێت ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ ئیتر لە حاڵەت دەرچوو بۆتە دیاردا بەرزە بێتەوە کوشتن سووتان خۆ کوشتن هەموو ئەم حاڵەتانە ڕۆژانە یعنی ئەبیسترێت و ئەبیندێت لەبەرەوە ئێمە وەکو کۆمەڵی خانمی هونەرمەندی ژن هەستین بە لە ڕێگەی دەرهێنەرەکەمانەوە فرمێسخان کە پێشنیارێکی ئەم بیرۆکەی کردو ئێمەش وەکو ئەم کۆمەڵە خانمە شانۆکارە پەسەندمان کردو لەگەڵ یا بووین ئامانجی گشتی لەم پێرفۆرمانسی ئەمڕۆ تەنیا ئەوەیە کەوا ئێمە لە جیاتی کوشتار و لە جیاتی تونوتیژی با خۆشەویستی بڕوێنین کۆمەڵێک خاتون کە ئێمە لە ناومانە نەماون هەڵبەتە ژماریان زۆرترە بەداخۆ ڕۆژانە هەتایەت لە هەڵکشانی شایە ئەمانە جارێکی تریەنەوە ژیان ئەمان کەنەوە ژێر بەرپرسیارەتی پێمانەڵێن یعنی ئەمە بۆ ڕوویە لە کاتێکا کە ئێستا ڕۆژی عارفەیە لە جژنە ئەمانە بۆیە ئێستا لە ناو ماڵ و مناڵی خۆیان نابوونایە بە چه هۆکارێک ئەمانە کێ بڕیاردەرە لەمانی کە ئەمانە بکوژرێن نەک هەر ئەم ژنانە بەڵکو مرۆڤاتی بە ڕۆژانە هەر ژن نییە مناڵە کوژرێ مناڵ ئەشکەنجە ئەیرێت پیاو ئەکوژرێ دوای ئەوە کە لە کۆتاییە کە ئەڵێ زەنگی جەنگە ئەو زەنگە ترسناکەیە کە جەنگ بە گشتی ئێستا کە لە ناو هەموو جیهانە بەربڵاو بووە ئێمە چۆن بتوانین لە ڕێگەی هونەرەوە ئەوانە بخینە ڕوو بە هەتاوکو کۆمەڵگە و شیار بێتەوە پرسیار لە خۆی کە ئایا ئەمە کە ڕوئەیە ضرورە ئەمە ڕووبە ئەی ئەلتەرناتیڤی چیلی تر چییە لە جاتی ئەوە بێگومان ئەلتەرناتیڤی تر هەیە کەوەی یەکسانیە مافە دادپەروەریە پێگەیشتنە پێگەیاندنە پەروەردەیە ئەمانە بێت هەر هەمووی لە بازنەیەکا کۆبێتەوە بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمە بە هەمومان ڕێگری لەو دۆخە ترسناکە بکەین ناوی شانەوە یەکەشمان بێدەنگیەکی ڕەشپۆشە بۆ ژنێک تەبعاً بۆ هەمومان کە وەکو ژن لە کاتێکە دەست بخەینە سەر برینێکی کۆمەڵگا هەڵبەتە کاریگەریکی زۆر قوڵی هەیە بۆ ئێمە ژوا ئاسان نەبوو
لە داهاتووە ئەوە یەکێکە لە ئامانجەکانی من لە داهاتووە کە بتوانم شانۆگەریەک بکەین کە تەنیا ژن بێت و بە زمانی ژن و بە هەست و سۆزی ژن بچێتە سەر سەکۆ.